والله دوو مانگە نێوێرای هەرتخونیشکەویم ئەستان ئەگەر بێ سەرەوە هەناورم بچم لێ دەستێژش هەمەر بۆچی تارێ لەسەر سەرتەکەی نێوە ژیانە دەرێن بیرەکان بکوژێنەوە و کێبلەکانیشیان بڕێکم بیر کێبلیمایانە بڕابی ئەوەی تر لێ ناگەرن فەقیر کەسابات بکە و هیچ کەسەکیش نییە خۆی بکاتە خاوەنمان و دەست بە سەرمان دابینی لەو وەزعی ڕزگارمان بووە دووسێ مانگەلەوەتی تۆکردنەوە لە مانجی دەوە ئەمە لەو وەزعیدا دەچ ئەوە وەزعمانە و تەماشای دەغڕودانەکانمان کرد ئەوی چاندراشەوە هیشک بۆ إلى الله براو بقرآن برياري دادگاه أول لو ما هي استفادة إني تكوكا تنفيذش كده سيمانج كما مصومة كمان لدستي إيش شي باش بس زمان مصومة كمان لدستي يا جاي يسمعون أنا كم مصومة كمان رؤية وصل شان هيك زررت كرديتو والله باش بعاري خوم 10 مليون و300,000 مصرف كردي أخوة وشيل الله سرش خردارم نكر بقصة بعمل يستاشي ده صلاة من يوم لبر خواي جورة ده بارمو ئێوە یەگرتوون دانیشتوانیان گوتانە ناخۆتان یەگرتوون بۆ هەر ئەگەرێک بەرێ حەیەگرتوون ئەگەر لە سەیەک لە ئەو زادەش بکوژرین یەکگرتوون هیچ چارەمانێ دەبی یەکتیش بگرین شوێنی خۆتانی ژێنە شوێنی خۆمانە شوێنی باب و باپیرمانە نە تەعویزمان وەگرتیان نە هیچ شەکمان وەگرتیا شوێنی باب و باپیرمانە ئاشدادمان لێرە ژیای هەمووش تاپۆی ڕەشمانێ